ولی بینران سرنجتان را کشن با او گۆڕانکاریەی ئەمڕۆ ڕوویداوە سەرۆک بارزانی دوو پەیامی هەبووە پەیامێکی نووسرا بۆ پەرلەمانی کوردستان کە داوای کرد ئێدی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان هەموار نەکرێتەوە و سەرۆکاتیەکەشی بۆ درێژ نەکرێتەوە و پەیامێکی ڤیدیۆیش هەبووە کە دەمژمێر هەشتی ئەم شەو بۆ ڕای گشتی پەخشکرا بێگومان لەسەر ئاستی میدیایی لەسەر ئاستی جیهان و ئاژانسە زەبەلاحەکانی دنیا کەناڵە بەناوبانگەکان هەمووی بە شێوەیەکی ڕاستەوخۆ بۆ چەندین زمان پەیامی سەرۆک بارزانیان گواستەوە من سەرنجتان ڕاکێشم بۆ دوا قسەی سەرۆک بارزانی کە ئەڵێ من هەر وەکو پێشمەرگە دەمێنمەوە پێشتریش پێشمەرگە بووم پێش سەرۆکاتی هەرێم لە کاتی سەرۆکاتی و ئێستاش وەکو پێشمەرگە دەمێنمەوە ئەوەی لە مەیدانیشە دەگۆزەرێ دەبینرێ حاشا نەگرە تەنیا گەڕنتی پاراستنی دەستکەوتەکانی خەڵکی کوردستان تەنیا گەڕنتی و هێزی پارێزەر بۆ ئەزمموی هەرێمی کوردستان بۆ کەرامەت و شکوی خەڵکی کوردستان هێزی پێشمەرگەی کوردستانە کەواتە سەرۆک بارزانیش کە وەکو پێشمەرگەیەک کەوتی من وەکو پێشمەرگەیەک دەمێنمەوە بێگومان ئەمە بەرپرسارەتی واخوازێک کە بەرپرسارەتیە و هەر بەرپرسارەتی زۆر گرنگ و ستراتیجی کە زۆر لە بەرپرسارەتی ئیدارەکردنی مؤسسەیەک گرنگترە بۆ زیاتر قسەکردن لەسەر وتاری سەرۆک بارزانی بەڕێزان ئێمە لەگەل کۆمەڵێک بەڕێز قسەکەین لەوانیش دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ توێژەری سیاسی و مامۆستای زانکۆ هەروەها نەورەس ڕەشید نووسەر دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری سیاسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بە خێرهاتنتان دەکەین دکتۆر عەبدولحەکیم لە بەڕێستانەوە دەست پێ بکەم سەرۆک بارزانی بە پەرلەمانی کوردستان وتی ماوەکەم بۆ درێژ نەکەنەوە تا هەڵبژاردنەکانی داهاتوو کە ڕەوشی هەرێمی کوردستان ئاسایی بێتەوە ئەم گۆڕانکاریە چۆن لێکە دەیتەوە تا چەند خزمەتی پرۆسەی دیموکراسی هەرێمی کوردستان دەکات بەڵێ ئێوارە باش سڵاو بۆ بەڕێستان و بۆ بینەرانی کوردستانی 24 پێم وایە پەیامی جەنابی سەرۆک زۆر مانای گرنگی تێدا بوو سەبارەت بە پرۆسەی سیاسی هەرێمی کوردستان سەبارەت بە ڕێزگرتن لە سەروەری یاسایی هەرێمی کوردستان هەروەها چوارچێوەی دەستپێکردنی قۆناغێکی نوێ لە پرۆسەی سیاسی کە بە هەماهەنگی هەموو لایەنە سیاسیەکان و ئەمە بەشێکی گرنگی دەتوانم بڵێم داواکاری جەنابی سەرۆک بووە کەوا هەموو هێزە سیاسیەکان یەکڕێزی گەلی کوردستان بپارێزن و تەنها بم شێوازە ئێمە دەتوانین بەردەوام بین لە قۆناغی داهاتوودا و ئەمەش دەکرێت ئێمە لە پەرلەمانی کوردستان ڕنگ بداتەوە چونکە ئێستا مەسئولیەتێکی زۆر مێژووی خستە سەر پەرلەمانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی ئەنجومەنی وەزیران هەروەها دەسەڵاتی دادوەری هەرێمی کوردستان کە ئەم دەسەڵاتە گرنگانەی سەرۆکایەتی هەرێم و جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان ئێستا گوازراوەتەوە ئەم دەسەڵاتانە کە لە ماوەی داهاتوودا وەکو ماوەیەکی دەتوانین بڵێن ئینتیقالی بۆ تا دەگەینە قۆناغی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان و هەڵبژاردننی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئەم قۆناغە پێم وایە زۆر گرنگە ئەو مەسئولیەتی کە ئێستا خراوەتە پاڵیان سەبارەت بە پەیوەندی نێودەوڵەتیەکان سەبارەت بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی و چارەسەرکردنی ئەو گرفت و ئەو قەیرانانەی کە ئێستا ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبێتەوە حتمما ئێستا مەسئولیەتەکە دەکەوتە سەرشانی حکوومەتی هەرێمی کوردستان خەڵکێکی زۆر بەڕاستی بە تایبەت لەو پلانە گەورەی کە دژی هەرێمی کوردستان هەبوو زیاتر پەیوەست بوو بەوەی کە بیانەوێت هەرێمی کوردستان پەرد بکەن بە شێوازێکی جیاواز مامەڵەیان لەگەڵ بکەن چ لەسەر ئەساسی کەسایەتی حزبی پەیوەندی بێکەن وەکو بینیمان لە مەسلەی کەرکووک و کشانەوەی هێزی پێشمەرگە هەروەها لە تەنانەت ینی هەوڵێک هەبووە کەوا وەکو پارێزگا مامەڵە لەگەڵیان بکەم بەڵام ئێستا دەسەڵاتە شەرعیەکانی هەرێمی کوردستان کە حکوومەتی هەرێمی کوردستانە و پەرلەمانی کوردستان دەسەڵاتی دادوەری ئێستا ئەو دەسەڵاتە گرنگانەیان هەیە و دەتوانن بە شێوازێکی پراکتیک مامەڵەی لەگەڵ ئەم دەسەڵاتانە بکەن چ لە شێوازی چارەسەرکردنی پرسەکان و چ لە شێوازی هەماهەنگی نێوان ئەم دەسەڵاتانە چونکە ئێستا لەم قۆناغادا بۆ جێبەجێکردنی ئەم دەسەڵاتانە و بۆ جێبەجێکردنی ئەرکی مێژووی هەرێمی کوردستان کە ئێستا تێدایە پێویست دەکات بە هەماهەنگیەکی زیاتر و بە تەسەووری من کە ئێستا لە ئارادایە بەو وەزع بارودۆخی کە ئێستا لە هەرێمی کوردستان هەیە دەکرێت جۆرێک لە پلانێکی استراتیجی
نێوان پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان دابڕێژرێت چونکە ئێمە دەزانین لە بەرامبەردا بەغدا بەو پلانەی کە لە پەرلەمانی عێراق دانرابوو و بەو پلانەی کە حکوومەتی عێراق ئێستا جێبەجێ دەکات پێویستە لە بەرامبەردا ئێمە پلانی خۆمان هەبێت وە سیاسەتێکی طبعاً ئەو داواکاری کە جەنابی سەرۆک لەو یاسانەیە کە پەرلەمانی عێراق دەرەکە لە دژی بەرژەوەندەکانی خەڵک بەڵێ ئەو کۆمەڵی یاسایان دەرکردووە کۆمەڵی ئیجرائیان دەرکردووە ئەم ئیجرائاتەش ئێستا حکوومەتی عێراق جێبەجێ دەکرد لە بەرامبەردا ئێمە پێویست دەکات پەرلەمانی کوردستان بە ئەرکی مێژووی خۆی هەڵستێت لە کۆمەڵێ بواردا ئێمە ڕاستە کۆمەڵێ فەراغێکی یاساییمان نییە لەوەی کە لە زۆربەی هەرە زۆری ئەو بڕیارانەی کە پەرلەمانی عێراق دژی هەرێمی کوردستان دەری کردووە بەڵام پێویست دەکات بە شێوازێکی ڕوونتن مامەڵە لەگەڵ کۆمەڵی پرس بکەین پەیوەستە بە دەواازە سنووریەکان بە فڕۆکەخانەکان هەروەها بەو دەسەڵاتە هاوبەشانەی کە لە مادەی ١14 دەستوری عێراقی هاتووە کە ئێستا بەداخەوە لە عێراق بەرەو ئاراستەیەکی تر دەڕۆن ئەویش دەرکردنی کۆمەڵە یاسایە کە تەنها بۆ دەوڵەتێکی سادە دەوڵەتێکی مرکزی دەگونجێت نەکەوەی کە دەوڵەتێکی فدرالی وەکو عێراق لە چوارچەوەی ئەو دەستورەی کە ئەوان بانگەشەی بۆ دەکەن کە دەیانەوێت جێبەجێ بکەن بەڵام بە پێچەوانەوە خەریکی دامەزراندنی دەوڵەتێکی مرکزی و دەوڵەتێکی عسکەرتاریەت کەوا دەیانەوێت بەهێز بە چ بەهێزی سوپای عێراقی بێت یان هێزی حەشدی شعبی بێت کە پێم وایە بەشێکی زۆری لەو فەسائیلەیان لەو پێکاتی حەشدی شعبی پێکاتەی ناشەرعین کە دەیانەوێت ئێستا خۆیان بسەپێن بەسەر ناوچە کوردستانیەکانی دەرەوەی هەرێمی کوردستان تەنانەت ئیتر هەڕەشە لە هەرێمی کوردستان بکەن. بەڵێ دکتۆر سامان کەواتەوە کە دکتۆر عەبدول حەکیم وتی دابەشکردنی دەسەڵاتی سەرۆکاتی هەرێمی کوردستان لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان دەستگای دادوەری و پەرلەمانی کوردستان ئەم ئاساسانە دەستکراوەتر ئەبن ئەتوانن زیاتر مەمارەسەی دەسەڵاتەکانی بکەن زیاتر خزمەت بکەن. سەرنجی تو سەرنجی من سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە و سڵاوم هەیە بۆ بینەرانی بەرنمەکەتان. سەرنجی من لەسەر ئەو بابەتە ئەوەیە کە ئێمە ئێستا لە قۆناغێکین کە زۆر هەستیارە ئەو قۆناغی کە ئێمە تیایدا دەژین قۆناغێکە کە با بڵین لە پاش 2023ەوە چی کارمان کردووە بۆ ئەوەی کە بگەین بە 2017 ئێستا تا ڕادەیە قەتیس کراوەتەوە گەڕاوەتەوە 2023. ئێمە دەبێت سەرەتا باس لەوە بکەین چۆن ئەتوانین دووبارە کار بۆ دەستکەوتەکان بکەین لە ئایندەیە و کار بۆ دەستکەوتەکان دەگەڕێتەوە سەر ئەوەی کە ئێمە لە پێشا دەبێ یەکڕیزی نیشتیمانی خۆمان پتەو بکەین. ئەوەی کە دەسەڵاتەکان دابەشکراوەتەوە بەسەر ئەو سێ ئۆرگانەی کە هەیە ئۆرگانی تەشریعی ئۆرگانی جێبەجێکردن و ئۆرگانی قەزایی ئەمە خۆی لە خۆیە ئەو بەهانەیە ناهێڵێتەوە کە ئەوانە قۆرخ کراون. لە هەمان کاتە ئەوە وەکو چۆنەڵێ حکوومەتی هەرێم کە جێبەجێکارە بەهێزتر دەکات بۆەوەی کە بتوانێت دانوستاندەکان لەگەڵ حکوومەتی بەغدایە بە ڕاشەکاوی ئەنجام بدات. ئەوەی کە ئێمە ئێستا بە پێویستی دەزانین ئەوەیە وەکو دکتۆر ئاماژەی پێکرد کارکردنە بۆ ئەوەی کە ئێمە استراتیژێکمان هەبێ لەم ڕۆبەدواوە چۆن هەنگاو بنین بۆ ئەوەی کە بەرامبەر ئەو کارە نادەستوریانەی کە حکوومەتی بەغدا تا ئێستا ئەنجامی داوە. استراتیژە چۆن دانێن دکتۆر؟ بەڵێ چۆن دروستەکەنەوە استراتیژە؟ استراتیژەکە ئەوەیە کە ئێمە دەبێت لێکدانەوەی خۆمان هەبێ بۆ ئەم قۆناغە شیکردنەوەی ئەم قۆناغە و ئەو کەم و کورتیانەی کە تا ئێستا هەبوونە لەسەر ئاستی ناوخۆ چۆن بتوانین وەکو چۆنەڵی تێیپەڕێنین لە هەمان کاتە لێکدانەوەمان هەبێ بۆ ینی خوێندنەوەیەکی نوێمان هەبێ بۆ ئەو سیاسەتانەی کە لەسەر ئاستی نێودوڵەتی بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەنجام دراون ئەوانەی کە وەکو چۆنەڵێ لە ناو پاکێجی هاوپەیمانێتی بوونە کاتێک کە ئێمە شەڕی داعشمان کردووە هاوکاری ئێمەیان کردووە و تا 24 نۆی 2017 هەولێر وەکو چۆنەڵێ ترافیکێک بووە بۆ جیهانێک کە ئاهاتن بۆ ئێرە دیبلۆماسیەکان کە ئاهاتن بۆ ئێرە لەگەڵ ئێمە لەسەر ئاستی چاو ئاڵوگۆڕی زانیاریان دەکرد ئێستا ئەو ترافیکە وەستاوە. ئێمە دەبێت کار بکەین بۆ ئەوەی کە ئەو ترافیکە دووبارە زیندوو بکەینەوە بەهێزی بکەینەوە. ئەمە لەسەر ئاستی نێودوڵەتی لەسەر ئاستی ناوخۆی ئێمە دەبێت خوێندنەوەیەکمان هەبێ بۆ سەرجەم ئەو کەم و کورتیانەی کە تا ئێستا هەمانە بەرچاون زەقن بۆ نمونە یەکڕیزی
ناوماڵی کووردە و کارکردن بۆ لەسەر یەکڕیزی ماڵی کورد تەنها کاری حکوومەت نییە، کاری ئەحزابی سیاسیە، ئەو ئەحزابانەی کە وەکو چۆنەڵێت بۆ کوردستانی بوون و بۆ هەوڵی سربەخۆیی هەنگاو دەبێ بنێن و کار بکەن پێکەوە و ئەمەش وەکو چۆنەڵێت هەروە بە شەو ڕۆژێک ناکرێت. ئەلبەتە پێویستمان بە جددیتر کارکردنە و پێویستمان بەوەیە کە سەرجەم ئەوانەی کە با بڵێن بڕیاردەری سیاسین لە هەرێمی کوردستانە کار لەسەر چەند خاڵێکی سەرەکی بکەن کە چۆن پێکەوە بتوانن زمانێکی هاوبەشیان هەبێ، بڕیارێکی هاوبەشیان هەبێت، استراتیژێکی هاوبەشیان هەبێ بۆ ئەوەی کە ئێمە ئێستا لەم قۆناغەدا بەرەو قۆناغێکی تر دەبێ بڕۆین. ئەو قۆناغەش ئەوەیە کە ئێستا وەکو چۆنڵێت چۆن خۆمان دەرباز بکەین لەو فشارانەی کە خراونەتە سەر هەرێمی کوردستانەوە، چ فشاری سەربازیە کە حکوومەتی بەغدا ئەنجامی دەدات و چ فشاری دیبلۆماسی و سیاسیە کە حکوومەتە هەرێمیەکان و حکوومەتی نێودەوڵەتی ئەنجامی دەدەن لەسەر هەرێمی کوردستان. بەڵێ دکتۆر کاکی نەورەس، ئەم هەردوو بەڕێزە تەکیدیان لەسەر خاڵێک کردەوە یەکڕێزی ناوماڵی خۆمان. طبعا حکوومەتی هەرێمی خۆش بوتە قوربانیەوە زۆرجار کێشەی بدروست بە کە لایەنەکان لەسەر ئەساسی تەوافق حکوومەتیان تشکیل کردووە، خۆیان پابەندیان تەوافقا نەبوون. ئەمەش بخۆی سەرێشەیەک بوو بە حکوومەتی هەرێمی کوردستان. لە ئێستای کوردستاندا چی بکرێت لایەنە سیاسیەکانی؟ ضرورەتی واقعەکە چوو نەخوازێ کە لایەنە سیاسیەکانی کوردستان ئیتر ئەجندایەکە بێ، نەخشەڕێگایەکیان هەبێ، استراتیجیەکیان هەبێ، ئەمە چی چۆن دروست دەکرێت؟ سەرەتا سوپاس بۆم دەرفەتە، سوپاس بۆ هەردوو بەڕێز بۆ بینەرانی ئێوە و سڵاو و ڕێز بۆ شەهیدانی کورد و کوردستان و پێشمەرگە قارەمانەکان لە بەرەکانی بەرگری کوردستانە. ئێمە وەک هەردوو بەڕێز ئاماژەیان پێکرد، فعلەن ئێمە پێویستمان بە وتارێکی سیاسی یەکگرتووە ئێستا لەم قۆناغا کە قۆناغێکی هەستیارە، دوای ئەوەی جەنابی سەرۆک سەلاحیەتەکانی بڵێن دابەش کرا بەسەر هەر سێ دەستگا دەستوریەکەی کوردستانە کە پەرلەمان و ئەنجومەنی وەزیران و ئەنجومەنی دادوەریە، ئەو سیغەیی کە باس ئەکرا کە ئینفراد ئەکرێ بە دەسەڵات و ئینفراد کراوە یا لەلایەن حیزبیەوە زیاتر سەیتەر ئەکرێ، ئەمە تقریبەن دەرگایەکی واڵا کرد کە ئەتوانرێ وەک هەر دوو بەڕێز ئیشارەتیان پێکرد ئێمە بەرەو بەرنمەیەکی نوێ استراتیجێکی نوێ لەسەر ئاستی سیاسی دابنین و لەسەر ئاستی ڕسمیش دابنێن و ئەمەش دەرگایەکی زیاتر ئەکاتەوە توانم بڵێم بۆ ئەوەی کە زیاتر یەکڕێزی نیشتمانی بپارێزین و ئەمڕۆ ئێمە ئەبێ وەگەڵێ خۆمان دیالۆگ لەگەڵ خۆمان بکەین. من لەگەڵ ئەوام ئێمە نەک هەر ئەوە بڵێن ئەمە ئەەکەین، ئەبێ ئێمە هەوڵ بین دیالۆگ لەگەڵ خۆمان بکەین، حیزبە سیاسیەکان و ئەوەی کە هەیە لە پاڵ ئەو سێ دەسەڵاتەی کە هەیە یا حکوومەتی هەرێم کە ناوی بنین، ئەبێ ئەنجومەنێکی سیاسیشمان هەبێ، یعنی ڕۆڵی حیزبە سیاسیەکان بۆ ئەوی بەشدار بن هەماهەنگن بە هاوکاری یەکتر کە بتوانین استراتیژیەتێکی سیاسی بۆ ئەم قۆناغە و دەرەبازبوون لەم کێشانە دیاری بکەین. لە کاک نەورەس، سەیری جادەی کوردستانی بکەی، ئێوەی نووسەر، حەزبەکان، بەرپرسەکان، هەر کەسێک قسە بکە باسی یەکڕێزی نیشتیمانی بکە. لە کاتێکە ئەم لایەنە سیاسیانە بوو پابەندی ئەوانە بن یەکڕێزی نیشتیمانی بپارێزن، لە کاتێکە دەمێکە کورد و تەنی یەکگرتن تەنها مەرجی سەرکەوتنە، ئەگەر نەبێ واقعەکە وایە، هەنی بوو ناکرێت ئەمە بوو نابێتە واقع. ئەمە ئەوەی جەنابەت ئەی فەرمووی ئێمە مشکلەیەکی منهەجیمان هەیە، بەڕاستی من چەند جارێکیش لە چەند چاوپێکەوتنی ئاماژەم پێکردەوە. ئێمە لە هەموو وڵاتێکا بە تایبەتی ئەو وڵاتانەی کە وەکو ئێمن کە کێشەی گەورەیانەیە کە کێشەی نیشتمانی و ڕزگاری نیشتمانیان هەیە، ئێمە پێویستمان بە کۆدەنگی سیاسی هەیە، بەڵام بەداخەوە ئێمە وەگەڵێ بەرنامەی سیاسی تەرحەکەین، بوونی سیاسی خۆمان فەرز کردووە، بوونی سیاسی ئەو تەحەزوبەیە کە دایمە گلەیی لێ ئەکرێ کە ڕۆڵێکی بینیوە، ڕۆڵەکەش بە سلبی خراوەتە ڕوو. بەرنامە سیاسیەکانی حیزبەکان خراوەتە پێش کۆدەنگی نیشتمانی، کۆدەنگی نیشتمانی کە ئەوەیە پاراستنی ئەو دەستکەوتانەیە بەرەو پێشبردنیەتی و ململانێ لە پێناوی ئەوە بێ. بەڵام ئێمە بەداخەوە ململانێمان بە ئاراستەیەکی پێچەوانەوە کردووە کە ئەوە نەتیجەکەیەتی ئەیبینین، ئەوەیەکە کە ئەمەی ئەمڕۆکە تێگەشتوین بەشێکە لەو ململانێ سیاسی. بەڵێ کەواتە ئەمەش جێگەی سەرنجە دکتۆر عەبدولحەکیم، کەواتە ئەوەی کاک نەورە ساڵێ دەبێت فۆرمی حەزبەکان، چونیتی کارکردنی حەزبەکان، ڕۆیای حەزبەکان، بەرنامە و پەیرۆ و پروگرامی حەزبەکان، شێوەی ئیداریکردنی حەزبەکان پێت وایە کە ئێستا ضرورەتە گۆڕانکاری ڕیشەیی لەسەر بێت بە شێوازێکی تازە سیاسەت لە گەلێکتر بکەن کە ئەخیران چەترێکیان هەبێ، نەخشە ڕێگایەک هەبێن، هێلی سووریان هەبێ و پاراستنی بەرژەوەندی گشت.
ینی ئەم پرسە پەیوەستە بە خودی حەزبەکانەوە خۆیان هەریەکە و چۆن بەرنامەی خۆیان دادەڕێژن و چۆن دایدەنێن چونکە دەزانین کۆمەڵێ ڕوتی نوێ دروست بووە جگە لە خودی حەزبەکان پێداچوونەوە بە بەرنامەی خۆیان دەکەن حتممە ئەمە کارێکی پێم وانییە کارێک بێت پەیوەست بێت بەم قۆناغە بەم ینی حاڵەتە بەڵام ئەو هەموو ڕوتانە لە ئاستی قۆناغەکەدان بەڵام شێوازی ڕفتاری سیاسی دەتوانین ئێستا ئێمە باسی بکەین بۆی کە هەموو حەزبەکان ئەجندایەکی تایبەتیان دەبێت لە شێوازی مامەڵەکردن لەگەڵ پرسەکان تەمان مەسئولیەتی مێژووی کە پەیوەندی بە دۆزی گەلی کوردستانە ئێستا ئەوە وا دەکات کە لێک نزیک بەوە خاڵی هاوبەش هەبێت من پێم وانییە جیاوازیەکی زۆر هەبێت نێوان هێزە سیاسیەکان بۆ پاراستنی گەلی کوردستان و پاراستنی هەرێمی کوردستان ئەمە خاڵێکە کە خاڵی هاوبەشە پێم وایە دەتوانین لەمە دەست پێ بکەین و ببتە هەنگاوێکی دەستپێک بۆ ئەوەی بە شێوازێکی ترکار بکەین ئەمە خاڵی دووەم دەتوانم دەمەوێت ئاماژە بە خاڵێکی گرنگ بکەم بەوەی کە ئێستا دەسەڵاتەکان درایتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی کوردستان بە بەشێک لە دەسەڵاتەکان ئەنجا بۆ پەرلەمانی کوردستان دەکرێت ئێستا نەک دەکرێت بەڵکو پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە بەرنمەیەکی نوێ ئەجندایەکی نوێی کارکردن دابڕێژیت و لە ڕێگای پەرلەمانەوەیان پەسەند بکرێتیان لە پەرلەمان بخرێتە ڕوو کە ئەمە دەکرێت زۆر لە ماوەیەکی زۆر کورتە و طبعاً بەوەی کە دەسەڵاتی نوێ ئێستا خراوەتە پاڵ ئەنجومەنی وەزیرانیان سەرۆکی ئەنجومەنی وەزیران دەکرێت چونکە مەسئولیەتی نوێیە پێویست دەکا ئەم مەسئولیەتانە بەرنامەی بۆ دابنرێت و بەڵام لەم چارچوەیە وەکو دکتۆر سامانی شوتی پێویستمان بە ستراتیجێکی تازایە بچونیتی تەعاملکردن لەگەڵ تەحەدیاتەکان خۆشت ئەزانی ئەحزابەکان تەمسیلی پەرلەمانەکەن ئەندامانی پەرلەمانی کوردستان بە پێی بەرنامەی حەزبەکانی خۆیان تەعاملەکەن کە ئەمەش ناژێتە ئەو چارچوەیە کە پێویستە حەزبەکان پێکەوە نەخشە ڕێگایەکی تازەدا ئەو خۆ ئێمە دەزانین کۆمەڵی حەزبی سیاسی لە چوارچوەی پەرلەمان هەنە و فراکسیۆنیان هەیە لە ناو پەرلەمانە دەکرێت هەموو ئەو حەزبە سیاسیانی کە بەشدارن لە پەرلەمانی کوردستان سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی بە هەموو حەزبەکان بکات و دەتوان بڵێن تەوافقێک دروست بکرێت لەسەر ئەجندای کارکردن بۆ قۆناغی داهاتوودا ئەمەش کارێکی زۆر قورس نییە زۆر زەحمەت من نییە دەکرێت لە داهاتوودا کاری لەسەر بکرێتەوە لە ماوەیەکی نزیکدا چونکە خۆتان نەزانن گۆڕانکاریەکان زۆر خێرایە و هەڕەشەکان زۆر جددین لەسەر هەرێمی کوردستان و پێویست دەکات بە شێوەیەک لە شێوەکان ئەم کارە و هەنگاوەکان بە جددی دابنرێت من دەتوانم لێرە دوو وەکو پێشنیار ینی بۆ ئەوەی بکەین بەشێک لەو کارانەی کە ئێمە دەتوانین ئاماژەی پێ بکەین لە ئەجندای کاری حکوومەت بەشێکی لێی هوەریە فەنیە ینی تەنانەت لەگەڵ پەیوەندی لەگەڵ حکوومەتی عێراقی واتە پێویستی بە دانووسانێکی سیاسی ناکات بۆ چارەسەرکردنی پرسەکان هەندێک لەو پرسانە پێشتر هەبووە لە بینی حکوومەتی هەرێمی کوردستان پەیوەندی بە نەفت و غاز بووە پەیوەندی بە فرۆشتنی نەوت بووە تەنانەت پەیوەندی بە شێوازی ئیدارەکردنی کۆمەڵی ناوچە بووە و ئەمانە مەسائلی فەنین زۆر دەکرێت بە لیجانی فەنی کاری لەسەر بکرێت و هیچ ئیحراجێکی سیاسی نەبوو بەغدا نەبوو هەرێمی کوردستان هەیە لێرەدا ئێمە دەتوانین بکرێن یان باز بکەین وەکو ئەرزیەتێکە دەستپێکێک دەبێت بۆ ئەوەی لە داهاتوودا دانوستانی سیاسی لەگەڵ حکوومەتی عێراق بکرێتیان لەگەڵ لایەنە سیاسیەکان ئەوجا ئەو کاتی بەشێک لە دانوستانە سیاسیەکان پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادی دەبێت و بەشێکی پەیوەندی نێوان هێزە سیاسیە کوردستانیەکان و هێزە سیاسیە عێراقیەکان دەبێت واتە دەکرێت ئێمە ئەم پرسانە لێک جیا بکەینەوە من تەئیدی بەڕێزان دەکەم لەوەی زۆر جار تێکەڵیەک یان دروست بووە تێکەڵاویەک دروست بووە نێوان بڵێن دانووسانی سیاسی و دانووسانی هوەری فەنی کە لە چوارچێوەی پەیوەندی نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقی دەکرێت ئەم تێکەڵکردنەوەی کردووە کە ئەجندایەکی وازەح نەبێت بۆ کارکردن بۆیە دەکرێت ئێستا ئێمە پرسە سیاسیەکان پرسە گشتگیرەکان کە پەیوەندی بە کۆی پرۆسەی سیاسی عێراقەوە هەیە ئەمە نێوان هێزە سیاسیە کوردستانیەکان قسەی لەسەر بکرێت ئێستا بڕیاری هاوبەش هەبێت ئەجندای تەنانەت کاری هاوبەش هەبێت نەک تەنها لێرە لە چوارچێوەی پەرلەمانی کوردستان بەڵکو لە چوارچێوەی پەرلەمانی عێراقی چونکە حکوومەتی هەرێمی کوردستان بەیاننامەی دەرکردووە کەوا ئامادەن لە چوارچێوەی دەستوری عێراقی
کار لەسەر پرسە هەڵواسراوەکان بکە ئەگەر وابێت دەبێت لە بینی پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراقیش بەوەی کە فراکسیۆنە کوردستانیەکان لە پەرلەمانی عێراق هەماهەنگیەکی تەواو هەبێت لەسەر هەموو لەسەر کۆی ئەو پرسانەی کە لە داهاتوودا ڕوبەڕووی هەرێمی کوردستان من پێم وایە ئەمە خاڵێکە کە دەکرێت ئێمە خاڵبەندی بکەین پرسەکان لێکجیا بکەین و پۆلێن بەندیشی بکەین لەوەی ئەولەویەتی کارکردن بۆ قۆناغی ئێستا چی دەبێت و لە داهاتوودا وەکو استراتیژیەت کاری لەسەر بکرێت. بەڵێ کەواتە دکتۆر سەمان حکوومەتی هەرێمی کوردستان نیەتی خۆی دەربڕیوە کە ئامادەیە لەگەڵ حکوومەتی عێراق دانووساندن بکات لە چارچوەی دەستور بۆ چونیەتی تێپەڕاندنی قۆناغەکە و چونیەتی چارەسەرکردنی کێشەکان. دکتۆر ئاڵێ لە جانبی سیاسیش تەعامل لەگەڵ بەغدا دەکرێت لە جانبی حکوومەتیش لایەنە فێرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئەمە بوویەوە ئیشکال دروست کردووە یان تەواوکەری یەکتر بووە؟ ئەوەی ڕاستی بێت پاڵپشت بۆ قسەکانی بەڕێز دکتۆر ئێمە ئەبێ ئەو پەرلەمەنتارانەی کە لە بەغدا هەمانە کارایەن بکەین بۆی کە ببن بە پردی پەیوەندی نێوان ئێمە و حکوومەتی بەغدا بەوەی کە بتوانن ئەوان بیرکردنەوەیان هەبێ لێکدانەوەیان هەبێ بۆ ئەوەی کە چۆن بتوانین ئەو کەلێنانەی کە دەبێت ئەنی تا ئێستا نەیانتوانیوە تا ئێستا نەیانتوانی و بە پێی پێویست کار بکەن وجودیان هەبووە تەواجودیان هەبووە بەڵام وەکو چۆنەڵێ بیرکردنەوە لەسەر ئەو استراتیژیە نەکراوە بیرکردنەوە لەسەر ئەوەی کە چۆن تۆ بتوانیت ئایندەی خۆت هەنگاو بە هەنگاو پێی بگەی بە ئەو ئەمرازانەی کە لە بەردەستایە ئێستا نمونەیەکتان بۆ دێنمەوە ئەمڕۆ لە ئەمریکا سیاست بەو شێوەیە کە مەسەرەن حکوومەتی ترامپ پێشنیار ئەنێرێ بۆ کۆنگرس کە مەسەرەن بڕیار بدرێ لەسەر ئەوەی چۆن بتوانم نەوت بەرامبەر بە خزمەتگوزاریەکان ئەنجام بدەم لەم ناوچەیە ئێمە دەبێ خوێندنەوەیەکمان بۆ ئەوە هەبێت چێ ئەو کارە دەکات ئەوە ئەرچی پەرلەمەنتارەکانە پێش ئەوەی کە بێتە سەر حکوومەتەوە لە هەمان کاتە چکە پەرلەمانتار تەنها نوێنەرانی خەڵک نییە بەو شێوێ بەڵکو دەستگای تەنفیزیە یاساکان لە پەرلەمانەوە پەرلەمانتار کە کاری تەنها ئەوە نییە کە بەسەن بە سیاسا دابنا بەڵکو کاری ئەوەیە چۆن بتوانێ بەرژەوەندەکانی گەل ئەوانەی کە دەنگیان پێداوە بپارێزێ بەوەی کە بە دوای پرۆژە دەگەڕێ و پرۆژە دەهێنێت دەیخاتە دەنگدان بۆ ئەوەی کە مەسەڵەن یاسای پێدەر بکات ئێستا ناچمە ناو تەفاسیلی ئەمەوە بەڵام ئەوەی کە ئێمە بۆ ئێمە گرنگە لەم لە ناو حکوومەت هەم لە ناو پەرلەمانت ئێمە دەبێت دەستگای هزریمان هەبێت کە بتوانێت خوێندنەوە و توێژینەوەی هەبێت لەسەر ئەو استراتیژە لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان ئێمە دەبێت خوێندنەوەمان هەبێت بۆ ئەو شتانەی کە ئێستا لەم ناوچەیە ڕوو دەدەن ڕاستە ئێمە کێشەیەکی یاساییمان هەیە کە با بڵێن مشتومڕ و ململانەی دەستورمان هەیە لەگەڵ بەغدایە کە مادەکان جێبەجێ ناکرێن بە تایبەتی 140 بەڵام لە هەمان کاتێک کێشەی ئێمە لەگەڵ بەغدا کێشەیەکی سیاسیە کەواتە ئێمە دەبێت خوێندنەوەمان هەبێ بۆ سەرجەم ئەو سیاسەتانەی کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی دکتۆر قسەکانی تو سەرنجیم ڕاکێشی بووەی کە زیاتر لە 300 یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچوون حکوومەتی هەرێمی کوردستانیش خاوە چاندی وەزارەت و مؤسساتی جیاجیایە جنابی شت ڕاوێژکاری لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوە ینی تۆ ئەڵەی دەبێت تازە بە تازە سنتەرێکی لێکولینەوەی استراتیجیک دانێن بۆ ئەوەی نەخشە ڕێگاکان بە شێوەیەکی زانستی و ئەکادمی لە هەموو ئاراستەکان بۆ ئێمە بێت ئێمەش لەسەر بکەین ینی تا ئێستایوانی تا ناوشتە ئێمە ئەگەر هەشمان بێ بەو شێوەیە نییە کە لە ئاستی پێویست بێت وەکو چۆن دەستگاکانی هزری لە وڵاتانی وەکو ئەمریکا کە ئەوان داڕێژەری سیاسەتی دەرەوەی ئەو وڵاتن بەو شێوەیە نیمانە دەبێت کاری بۆ بکرێت ینی پێویستە کاری بۆ بکرێت بۆ ئەوەی کە وەکو چۆنەڵێت تۆ بتوانی لە ڕێگەی ڕاوێژ بەوەیە کە مەسەلەن مەجموعەیەک ئەکادیمی توێژەر کە لەسەر هەندێک پرس بۆ ماوەیەکی دیاریکرا و کار دەکەن و ئەوە دەکەنە بەرنمەیەک و پێشکەشی حکوومەتی دەکەن کوردستان ڕاوێژکار زۆر هەیە ڕاوێژکاری ئەنجومەنی وەزیران و فلان وەزارەتۆی پەرلەمان و ڕاوێژکار زۆر هەیە ئیشیاوان چی بووە کەواتە تا ئێستا نەتانتوان ئەوەیان دەتوانین جەنابتان لەوان پرسیار بکەن بەڵام من ئەوەی کە من لێرە ئەمەوێ باسی ئەوەی تو بینی فەراغ هەیە بەڵێ طبعاً ئەگەر فەراغمان نەبێت ئێمە وەکو چۆنەڵێت ئەو شتانەی کە ئێمە ئێستا پێویستمان پێیەتی استراتیژە ئەو بەڕێزانە باسی استراتیژیان کردووە بۆ ئایندە کەواتە استراتیژ ئەوەیە کە چۆن ئێستا بۆ نمونە لەم ناوچەیە دوو هەژمون هەیە لەلایەن ئەمریکاوە لەلایەن ڕژێمێکی هەرێمی کە ئێرانە لە عێراق ئەم دوانە بکەری سەرچین لەم ناوچەیە تۆ خوێندنەوە چییە بۆ ئەو دوو بکەرە سەرێکیە ڕۆڵی تورکیا لەگەڵ ئەمریکا چییە؟ ئایا ئەمریکا
تورکیا بە دوژمنی خۆی دەزانێت یاخۆت بە دۆستی خۆی دەزانێت ئایا ئەمریکا تورکیا زیاتر بە دوژمن نەزانێت یا ئێران بە زیاتر بە دوژمن نەزانێت بۆ ئەمە ئێمە پێویستە خوێندنەوەمان هەبێت ئەنی نەبووە ئەوکە پێویست خوێندنەوە نەبووە ئەبێ هەبێت ئەبێ سپاس بەڵێ کاک نەوڕاس یەکێک کە لە وتاری سەرۆک بارزانیش هات باسی ئەوەی کرد کە ئەگەر ڕەوشی کەرکووک بەم شێوەیە نەبایە قۆناغەکە بە ئاراستەیەکی تر بووە چی بکرێت لە کوردستانە ئیتر بە شێوەیەک سیاست بکرێت بە شێوەیەک تەعامل لەگەڵ تەحەداکان بکرێت بە شێوەیەک ئەزمموی هەرێمی کوردستان بپارێزرێ نەک هەندێک کەس کە بێناو نیشانن نە بەرپرسەراتیان نەچیان هەیە دوور لە هەموو مؤسسە فەرمیەکانی هەرێمی کوردستان لە ژێرەوە وەکو سەرۆک بارزانی وتی بچن خەنجەر لە پشتی خەڵکی کوردستان بدەن ئەزمموی خەباتی 100 ساڵی خەڵکی کوردستان بەرەو دواوە بن چی بکرێت کە ئەمە دووبارە نەبێت من ئەوەی کە پێشتر ئیشارەتم پێکرد مەبەست لەوە بوو ینی بوونی سیاسی و لەگەڵ کۆدەنگی نیشتمانی ئێمە بێدان بەوە بنین کە بەڕاستی هەڵەمان کردووە و لە ئاستی ئەو مەسئولیەتە نیشتمانیە گەورەیان نەبووین کاک دکتۆر باسی پرسیارت لێکرد دەربارەی ڕاوێشت و سنتەری استراتیژی ئەوانە لەم وڵاتە من بە هەموو ڕاشکاویە گەیڵێم و مەسئولیشم لەو قسەیە بەداخەوە ئەیڵێم کە سەرکردایەتی سیاسی ئێڵێم گوێی لە کەس نەگرتووە بەداخەوە ئێڵێ ئەوایە گوێ لە هەموو خەڵک بگیرێ چونکە ئەمە پرسێکی نیشتمانی ئێستا ئێمە پێویستمان بە فۆرمۆڵەکردنیی نوێ هەیە چ لەسەر ئاستی حکوومەت چ لەسەر ئاستی حیزبە سیاسیەکان حکوومەت ئێستا ئەرکەکانی وەزائیفەکانی سەلاحێتەکانی زیاتر کردووە و لەو قۆناغا پێویستی بەوە هەیە کە بە دکتۆر وتی ئەبێ بەرنمەیەکی سیاسی بە هاوکاری حیزبە سیاسیەکان بەرنمەیەکی سیاسی نوێ بۆ کوردستان لەسەر هەموو ئەستەکان دابنرێ و لەسەر ئەو ڕێچکەیە ئیش بکرێ و بتوانین ئیجماعێک بەدەستبێنین طبعی ئەمە بە شەوە ڕۆژێکیش ناکرێ کاری سیاسی ئەوێ وەکڵێ کارکتەری تازەش هاتوۆتە ناو گۆڕەپانەکە ئەبێ ئەمانە هەموو وەگەڵێ بە هەماهەنگی بکرێت لە نێوان یەکتریا و ئیلا ئێمە بەو شێوەی کۆن کە کردومانە بەڕاستی ئەو شێوە تەعاملەی لەگەلی تێک دەکرێت کاکنەوەرەسەوەی لە کوردستانە دەگوزارێت لە دەستکەوتەکانە لە سەرکەوتونەکانە هەمووی ساحبن لە کێشەیەکی واش دروستە بێ هەمووی لێ ڕاکە لە بەرپرسەراتی ڕاکە بەس بوو لایەنێک بەجێ دێلێ پێت وایە ئەو عەقڵیەتی ئێستای حەزبە کوردستانیەکان بەرپرسەکانیان لێدوانەکانیان لە دژێکتر لەسەر واقعەکە چونیەتی تێپەڕاندنی قەیران ئەتوانێت ئەو ئیجماع سیاسیە دروست بکە؟ ئەزانی چۆنە ئەگەڕێتەوە بۆ بەرپرسێتی بریتە لە ئەخلاق ئایا ئەو بەرپرسێتیە هەموو وەکو یەکستی پێەکە هەیە من پرسیار لە تۆی من ئەگەر شتێک ئیجازەم بەنیانی داوای لێبوردنەکەم لەو زروفە ئەتوانم ینی ڕێگەم بنەوە بڵێم ینی بەداخەوە ئەمڕۆ لە کوردستانە خیانەت بووە بە وەتەنیەت پێتە فرۆشنەوەکو نیشتیمانی ئەوەی نیشتمان پەروەرێکا بۆ بەخائین تۆ وەرە ئەم معادلەیە ئەم زهنیەتە ئەم نۆرماڵم بۆ حەلکە ئەمە کێشەکەی ئێمەیە من خیانەتەکەم بە وەتەنیەت بەمانی ئەفرۆشمەوە ئەوان وەتەنێت یەکەن من بە خیانەت حسابیەکەم ئەمەم بۆ عیلاجکەن بەرنامەن باز ڕاستە باسیکەواتەمە چۆن عیلاجەکرێت ئەمە تۆڵی زۆر خەتەرە یعنی یەکێکە لە ئیشکالێتی ئێمە بۆیە نەگەشتونەتە هیچ بۆیە هاتێنەوە خاڵی مەڕبعی یەکەم ئەمە یەکێکە لە ئیشکالێتەکەمان و ئەمە قیادی سیاسی هەموو لایەنەکانشی لێی مەسئولن وەگوتم گوێنەگرتن لە کەس گوێنەگرتن لە ڕاوێشکار و جەنابی بە زۆر بە دیبلۆماسیانە و بە ئەدەب باسی کرد بەڵام ئێمە هەموو ئەزانین ئەو ڕاوێشکارانە دکتۆر عەبدولحەکیم طبعا لە تاریخی کووردا بەداخەوە یعنی ئەم حەقیقەتێکە لە تاریخی کووردا هەر جارێک کورد ئەزمونێکی لە دەست دەبێ بەهۆی ناوخۆیی بووە دووبارێکی ناوخۆیی دەستی ناوخۆیی بووە و هەر کاتێکیش کورد زەراری کردووە زەرمەندی یەکەم بووە ئەوەی ئەو دەستەی ناوخۆ ئەوەی خیانەتی لە کورد کردووە بوو نمونە ئەوەی لە کەرکووک و دووس خورماتوو دەگوزارێ کە ئێستا لە دووس خورماتوو وەکو جینوسایدە لە کەرکووی فەرموو چ ڕەوشێکی خراپ تێدەپەڕێ کەواتە چی بکرێت کە ئەمە دووبارە نەبێتەوە چی بکرێت ئیجماعێکی سیاسی دروست بکرێت چی بکرێت ئێستا وەکو کاک نەوڕۆسوتی ئەخلاق بگێڕێتەوە بۆ سیاست ئەم سیاسیەکان دەبێت شتێک بزانین لەگەڵ خیانەت هیچ ناکرێت ینی ئێستاش لە ئیدارەی ئەمریکی لە دوای هەڵبژاردنەکانی ئەمریکا ئێستاش لژنەی لێکۆڵینەوە هەیە سەبارەت بە دەستێوەردانی رووسیا لە کاروباری هەڵبژاردن بۆ مەبەستم ینی مەبەستمەوە لە هەموو شوێنێک ئەم حاڵەتە ڕوئەداوە کە خیانەت دروست بوو ئیتر تۆ هەر دیراسەیەک و هەر ئەجندایەک و هەر پلانێکە دانابێت پلانەکان تێک دەشکێت چونکە ئەوە نییە تۆ هەنگاوەکان مەدروست نەبوو بێت من لەوانەیە تۆزێ
دەمەوێت لێرە باسی ئەوە بکەم هەموو ئەو هەنگاوانەی کە تا ئێستا کراون بە تایبەت دوای هاتنی داعش و دوای ئابلوقەی ئابووری لەسەر هەرێمی کوردستان لە قۆناغێکی زۆر سەختا بووە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەو کەمی داهاتە توانی ئیدارەی هەرێمی کوردستان بکات و ڕوبەڕووی ئیدارەی شەڕش بکات و ڕوبەڕووی داعشیش بێتەوە وەکو هێزێکی تیرۆریستی کە کۆمەلگای نێودەوڵەتی هاوپەیمانێتەیەکی فراوانیان دروست کردووە بڵێن دژی ئەم هێزە دڕندەیە کە دەتوانین بڵێن هێزی یان چەکی دەوڵەتێکی دەستکەوت ئەمە خاڵی دووەم هەنگاوەکانی هەرێمی کوردستان بۆ ئەوەی ڕیفراندۆم بکرێت پێم وایە ئەمەش بەشێک بووە لەو هەنگاوە زۆر وردانەی کە پێویست بوو ئاماژە پێ بکەن چونکە خاڵی گرنگی ئێمە بۆ ڕیفراندۆم ئەوە بوو بە کۆمەلگای نێودەوڵەتی بڵێن پرۆسەی سیاسی لە عێراق زۆر پرۆسەیەکی خاوە پرۆسەیە کە دەتوانین بڵێن زۆر جێگیر نییە تەنانەت چارەنووسی چارەنووسی ملەتێک وەکو ملەتی وەکو گەلی کوردستان لەوانەیە لە چوارچێوەی ڕەتفعلی شخصێک کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بێت یان دەستەیەک بێت یان زۆرینەیەک کە لە پەرلەمان دروست بێت تەنانەت خەڵکێک پێی وا بووە کە ئەمەی کە کردومانە دەستکەوتێکی زۆر گەورەی گەلی کوردستان بووە ئەم دەستکەوتە بە ڕێگای ڕیفراندۆم لە دەستماندا ئەمە ڕاست نییە چونکە تۆ ئەگەر دەستکەوتێکت هەبیت هیچ دەستکەوت نییە بە بڕیاری لایەنێک یان کەسێک یان پەرلەمانێک بتوانیت دەستکەوتەکان لێوەرگیت چونکە ئەگەر توانی لێت وەرگیت مانایەوە دەستکەوت نییە مانایەوە لەسەر دیوارێکی بەفرا بۆیە ئەوەی کە ئێستاش دەکرێت و ئەم پلانەی کە دانرابوو تەنانەت وەکو باسم کرد لەگەڵ خیانەتیش ناکرێت بەڵام مانایەوە نییە ئەجیندایەکە و ئەو استراتیژەتەی کە دانراوە تێکشکاوە شکستی هێناوە نەخێر بەردەوامە و دەرەنجامێکی باش دەبێت چون ئێمە دەبینین لە ڕۆژانی ڕابردوو تەنانەت لە مقاومەتی هێزی پێشمەرگە دژی هەژدی شعبی و دژی ئەم هێزانە وای کرد کە کۆمەلگای نێودەوڵەتی دووبارە داوا لە حکوومەتی عێراق بکەن دەبێت مافی گەلی کوردستان بپارێزرێت سەرۆک ماکرۆن سەرۆکی فەڕەنسا بە عەبادی گوتووە دەبێت مافی گەلی کوردستان بپارێزرێت و تەنانەت وەزیری دەرەوەی ئەمریکا لە نامەیەکە ئاماژەی بەوە کردووە کە ئەو داواکاریانەی گەلی کوردستان هەیان بووە لە چوارچەوەی دەستوری عێراقی جێبەجێ نەکراوە بەڵام بۆ دکتۆر ئەمریکا بوو وەکو سەرۆک بارزانیش لە وتارێکی باسی کرد تار ئەمریکا بوو کە سوپای قودسی ئێران خستوتە لیستی تیرۆرەوە حەشد شعبیژێک لیستی شەرمزاری نەتەوە یەکگرتوەکانە ئەوان بە ئەبراس بە چەکی پێشکەوتووی ئەمریکی دێن پەلاماری خەڵکی کوردستان دەدەن ئەوان بەس مشاهدن ئەڵان عیلاقەتمان پەیوە نییە و کەیفی خۆیانە ئەمە خاڵێکی ئیزدیواجێتە لە سیاسەتی ئەمریکا بەرامبەر واقعی پێم وایە ئەمە بەشێک بووە لە ئەزدیواجیەت بەڵام ئەزدیواجیەتەکە لە چوارچەوەی استراتیژەتەکە خۆیانە ئێمە دەبێت دام بەوە بنین کە ئەمریکا بەرژەوەندیەکانی هەیە و بەرژەوەندیەکانی خۆی دەپارێزێت بەس پێت وایە کە لە کەرکووک مقاومەیەکی جدی هەبە هەڵویستیانۆکە ئەوەی پردێ و ئەوەی ئێستا ئەگەر مقاومەیەکی جدی هەبە چونکە بڕیاری کۆمەلگای نێودەوڵەتی بە تایبەت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئەمانە بۆ حکوومەتی عێراقەوە بوو دەبێت بە ڕێگای ڕێککەوتن ئێوە بچنە ئەو ناوچانە ڕاستە لە ڕۆژانی ڕابردوو ئەمریکا تەماشاکەر بووە بەڵام مانەیەوە نییە کاریگەری نەبووە ئێستا دەبینین لە هەموو ناوەندەکانی ئەمریکا چ لە کەسایەتی کۆنگرسمان چ لە سیاست مەدار و تەنانەت لە ئاسی حکوومەتی ئەمریکا ئاماژە بە پشگیریکردنی گەلی کوردستان دەکەن ئەمە تەمان شتێکە گۆڕانکاری بەسەرا دێت لە داهاتوودا لە داهاتوویەکی زۆر نێزیکدا و ئێستاش گۆڕانکاری بەسەرا هاتووە تەنانەت هەڵوێستی لایەنەکانی تر مەبەستمەوەیە پێویست دەکا ئێمە هەڵسەنگاندنی بۆ بکەی بۆەوەی کە ئەم کاری ئێمە کردمانەوە بۆ ئەوەی بەرژەوەندیەکانمان و تەنانەت دەستکەوتەکانمان بپارێزین و بە کۆمەلگای نێودەوڵەتیش بڵێن ئەم دەستکەوتانە ئەو جۆرە دەستکەوتە نییە کە ئێوە پێتان وایە دەستکەوتی گەلی کوردستان بووە بە زۆرینەیەکی پەرلەمانی یان بە کەسایەتی شخصێک دەستکەوتەکان لە دەست بدەین پێم وایە ئەم نقطەیە بەوازح بێت بەنسبەت ئێمە و جەنابی زۆری بەوازحی ئامادە دکتۆر ئەمە ئەوە بکەمە پرسیارێک دکتۆر سەمان وەکو ڕاوێژکاری سیاسی لە فەرمانگەی پەیوەندەکانی دەرەوەی هەرێمی کوردستان لە هەولێر چەندین کونسوڵخانەی وڵاتان هەیە بە تایبەتی لەو 5 وڵاتەی ئەندامی هەرتمی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتینە ترافیکێکی دیبلۆماسی فعال هەبووە لە هەولێر خەڵکی زۆر باڵا لە وڵاتان سەرروکی وڵاتان سەردانی هەولێریان کردووە ئێوە مەکاتبتان هەیە لە زۆربەی وڵاتە ئەو وڵاتانێک کە خاوەن نفوسن لەم ناوچەیە بۆ شتێکتان نەکردووە کە مووقفەکە وەکو حتا سەرروک بارزانانی شوتی
بەس ئێمە و چیاکان دەرکەوت بەس ئێمە و چیاکان پشتی ئێمە ئەنیمە بوو چێ گەڕێتەوە ئەوە ئەمەوێ شتێک بڵێم کە سەرۆک بەرزانی پێگەیەکی هەرێمی هەیە ناوخۆیی هەیە نێودەوڵەتی هەیە سەرۆک بەرزانی خۆشی داڕێژەری سیاسەتی دەرەوەی هەرێمی کوردستانە سەرۆک بەرزانی ئەمڕۆ ئەگەر بێت و لە ناو سەرۆکایەتی هەرێمش نەمێنێت مەرجعێکی باڵایە کەسایەتیەکی مەزنە پێویستمان پێیەتی لە ئێستەوە بۆ هەموو قۆناغەکانی ترش کە هەنگاوی بۆ دەنین و بڕیاردەرشە بێت لە قۆناغەکانی ئایندێ هەڵویستی وڵاتان بووەکو پێویست نەبووە ئێستا دێمە سەر ئەو وڵاتانە ئەو وڵاتانە بۆ نمونە ئەو 5 ئەندامانەی کە ئەنجومەنی ئاسایش لە ئەنجومەنی ئاسایشن ئەو 5 وڵاتانە بەرژەوەندی ڕاستەوخۆیان لە عێراق هەیە بەرژەوەندی ڕاستەوخۆی بەو شێوەی کە لە گرێبستەنەوتیەکان بەشدارن پشکدارن فەڕەنسا بە تۆتالەوە لە خواروی عێراق وجودی هەیە بەڵام تاواجیدا و کۆمپانیا لە کوردستانی شێڤڕۆن بۆ نمونە لە خواروی عێراقەوە وجودی هەیە و کۆمپانیا ئەمریکیەکان لە خواروی عێراق وجودیان هەیە ئێمە وەکو چۆنەڵێت ئەوەی کە ئێستا هەمانە ڕۆسنەفتە کە لێرەیە کە بە شەریکی با بڵێن بینی رووسیا و چینە کە لێرن کەواتە هەر پێنجیان لێرە تەواجودیان هەیە لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە ئێمە وەکو چۆنەڵێت ئەبوایە یا دەبێت کار بکەین بۆ ئەوەی کە چۆن بتوانین ببینەوە بە بکەرێک یا ببین بەوەی کە بەرژەوەندەکانی ئەوان بۆ لای خۆمان ڕابکێشین و بەرژەوەندی خۆمان بەسەر ئەوانە فەرز بکەین بەڵێ دکتۆر پێشتریش ببووە پێشتریش حکوومەتی هەرێمی کوردستان کۆمەڵێک ڕێککەوتنی گرنگ کرد لە باری نەفت و غاز لە کوردستانە لەگەر کۆمەڵێک کۆمپانیا زەبەلاحی جیهان ئەو کۆمپانیا زۆر لە هەرێمی کوردستان بوون یەکێکی لەو شانە حکوومەتی هەرێمی کوردستان شانەزی پێکرد توانی بووتە بەشێک لە دابینکردنی تاقا بۆ بازاری جیهان بەڵێ ئەنی ئێستا ئاڵێ دەبێت هەبێ ئەنی بوو خۆی پێویست نەبووە ئێمە باس لە بەرژەوەندەکانەکەین ئەو نوێنەرایەتی وڵاتانی بیانی کە لە هەرێمی کوردستانن لە پێناو بەرژەوەندەکانی خۆیان دێرن کۆنسولگەریەکان و ئێمەش دەبێت وەکو چۆنەڵێت هەوڵ بدەین سوود لەو تەواجودی ئەوان وەربگرین لێرە بۆ ئەوی کە با بڵێن ترافیکی دیبلۆماسی جارێکی تر دروست بێتەوە ئەوەی کە من باسم کرد لەسەر ئەساسی ئەوەی کە کۆمپانیەکان دێن بۆ ئێرە ئەمڕۆ لە جیهانی سیاسەتە ئەوانەی کە پێیان دەڵێن ترانسناشنال کۆرپۆریشنز ئەوانن بڕیارەدەن ئەوانن ئەتوانن کاریگەریان هەبێت لەسەر بڕیاری سیاسی وڵاتەکەیان چۆن مامەڵەی سیاسی بکات لەگەر وڵاتێک کەواتە لەم ڕەوشەی ئێستای کوردستان تیا تێپەڕە بێم ئەو هەموو کۆنسۆڵخانەی لێرە هەیە ئێوە ئەڵێن ئێمە لە ڕێگای ئەوان پەیوەندی دروستکەین ئایا لەسەر ڕەوشی ئێستای کوردستان ئەو هێرشانەی بوو سەر خەڵکی کوردستان دەکرێت لەلایەن حکوومەتی عێراقەوە هیچ هەڵویستێکیان هەبووە هیچ داواکارێکتان لێ کردووە ئێمە ئەوەی ڕاستی بێت داواکاریەکانمان ئاشکرایە و بە میدیاکانی جیهان ڕاگەیەنراوە کە حەشدی شعبی هێرش دەکات ئەوانتان وتووە سەرنجیان چی بووە بەشێکی فەرمی ئەزانی چۆنە لەسەر ئاستی دیبلۆماسیەت تۆ ناتوانانی بەوان بڵێ کە ئێوە نەزەرتان چیە لەسەر ئەو بابەتە چکە ئێمە لە ناو چوارچێوەی عێراقین لە اتحادێکین لەگەڵ عێراقە و ئەوان هەڵوێستی خۆیان پێش مەسەن هەر وڵاتەی پێش ڕێفراندۆم هەڵوێستی خۆی بە شێوەیەکی ڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ دەربڕیوە کە ئەوان پێیان باشە کە با بڵێن ئەو بەرنمەیە دوا بخرێ بۆ ماوەیەکی تر بەڵام ئەمە ئەوە ناگەیەندێ کە لە پێگەی ڕێفراندۆم کەم ناکاتەوە ڕێفراندۆم پیرۆزیەکی خۆی هەیە کە گەلی کوردستان ئەو 3 ملیۆنەی کە با بڵێن چوون بۆ دەنگدان و بۆ سەر بەخۆیی ئەوانە توانیان شتێک تۆمار بکەن کە لە مێژووی گەلی کووردە بۆ یەکەم جارە و دەبێ ئەوە ئێمە کاری بۆ بکەین کە بیپارێزین بەڵێ کاکی نەورەس کەواتە گەریمە جارێکی دیکە بینە سەر ڕوولی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان کە لە پۆستی سەرۆکاتی هەرێمی کوردستاندا نەما و لە ئێستای کوردستانی شەوەکو چاودێرەکانی وازەکاڵێن تاگە سەرکردەی کاریزمیە کەماوە ئەوانی تر لە هەر ڕەوشێک دوورن لە سیاست ئەن نەماون لە ژیانانی تاکە کەسێک کە بتوانێت ڕایگشتی کوب بکاتەوە بتوانێت 3 ملیۆن دەنگ لە سەدانەوە دوو بۆ ریفراندومی سەربەخۆی کوردستان کوب بکاتەوە خۆی سەرپەرشتیان کەمپینەی کرد کەواتە پێویستە لەمەودا ڕۆڵێکی چوون بێت بۆ چونگێتی ئیدارەکردنی ئێمە ڕەوشەکەەوەی ئەمڕۆ بینیمان یعنی ئەو وەکو لە لایەنێکی ئیداری با بڵێن لە لایەنێکی فەرمی ئەو هەندێک ئەو دەسەڵاتانی کە هەبوو زیلێ هەنە
بەڵام جەنابی سەرۆک بەرزانی کاریزمایەکی نەریتی هەیە، کاریزمایەکی شۆڕژگێڕی هەیە و کاریزمایەکی یاساییە بۆ کاریزمایەکی نێودەوڵەتی هەیە. ئێمە نەموزەجمان ئێوە دلای لامە دلای لامای هینێکی نیە و ئەو جەنابی سەرۆک کە بووشە لە ناو جەرگەی پێشمەرگەوە هەڵقڵاوە، لە ناو جەرگەی خەباتی ڕزگاری نیشتمانیەوە هەڵقڵاوە و بەشێکە لە لەو مێژووە و کەسێکە دوو خەسڵەتی هەیە کە کەم سەرکردە ئەو خەسڵتیان هەیە. یەک ئەگەر بین سیرکەین لە شۆڕشی مەزنی ئەیلولەوە تاوەکو ڕاپەڕین و تاوەکو ئەزمموی کوردستان و تاو 2023 تا شەڕی داعش تا ئەم قۆناغا ئەبینین هەم مێژووی دروست کردووە هەم ڕووداوی مێژووی دروست کردووە. ئەوە دوو خەسڵەتی گەورەیە کە لە جەنابی سەرۆکە هەیە کە کەم سەرکردە ئەتوانی هەندێک سەرکردە یا ڕوودا و دروستەکە یا مێژوو ئەم هەردوو کیشانی کردووە. ئێمە لەوەوە ئەبینین کە ئیجماعێک کە ئەبینین ئێوارش لە شاشەی تەلەڤیزیۆنی ئێوە پیشانەکە زۆربەی جەماوەری کوردستان یعنی دەنگی ناڕەزایی دەرەبڕێ لەوەی کە ئەو ناوێ ماوەی سەرۆکایەتی درێژ بکرێتەوە یا بۆی هەموار بکرێتەوە وای بە پەرلەمان. ئێستاش بەدان هزار خەڵێک لە سەر شەقامەکان حتا ئەگرین. بەڵێ خەڵک لەگەڵەوەی لەبەر ئەوە کاریزمایی جەنابی سەرۆک بەردەوام ئەبێ بەردەوامە بێ لە هەر موقعەکە بێ وەکو مەرجەعێکی سیاسی باڵا ئەمێنێ لە کوردستانە و قەنەعەتم نییە ئەو یەکەم وەکو سەرۆکی حیزبێکیشە سەرۆکی ئەو حیزبێکی گەورەشە لە کوردستانە ینی حیزبێکی کە گەورەیە کە وەزنی تایبەتی خۆی هەیە و بە قەچ قەرارێکی سیاسیش ناتوانرێ بەڕاستی بێ ئەو حیزبە بگرێ لەبەرەوە ڕۆڵی جەنابی سەرۆک بەرزانی ڕۆڵێکە ئەمێنێتەوە و ئەتوانێت ئەمڕۆ زیاتر دەستکراوەتر من ئەتوانم بڵێم لەمەولا دەستکراوەتر ئیش بکات. بەڵێ دکتۆر عەبدولحەکیم پێشەوە بەرنامەکە دەست پێ بکە لە ڕۆمالی کوردستان 24 لە ناوچە جێجەکانی کوردستان بە هەزاران خەڵک لەسەر جادە بوون دایکی شەهید کە سوکاری شەهید ئەگریا هەنی ئەگریاوەتی بارزانی ئێمە بەجێ نایەڵە ئێستاش لەسەر شاشاروێنەکان بێگومان هەیە خەڵکێک دلی شکاوە هەنی سەروی بارزانی کە وتی من تەخەلیەکەم لە پۆستی سەرۆکاتی هەرێمی کوردستان پێت وایە مەساری سیاسیەکەی تەواو بێت یان فعلا لە قۆناغێکی تر و بە شێوەیەکی گرنگتر لە ناو مەیدانی سیاسیدا دەبێت هەنی وەکو دڵنیایك بۆ ئەو خەڵکە سەرنجی تو خۆی دەبێت ئێمە دوو پرسلێک جیا بکەینەوە پرسی ڕۆلی سیاسی سەرکردە لەگەڵ پۆست ئەو پۆستەی کە هەیە پۆستی سەرۆکایەتی هەرێم لەوانەیە یارمەتی جەنابی سەرۆکی دابوو لە ماوەی ڕابردوودا کە ڕاستەوخۆ پەیوەندی لەگەڵ سەرکردەکانی جیهان بکات بە تایبەت لە شەڕی دژی داعش و لە قۆناغی پێشتریش ئەمە خاڵێکی گرنگ بوو کە ئێمە دەتوانین ئاماژە بکەین بەڵام بە شێوازێکی گشتی ئەوەی کە ئێستا ئێمە دەیبینین ئەوەیە کە جەنابی سەرۆک ئەو ڕۆڵەی بەردەوام دەبێت و دەتوانیت وەکو هێزێک وەکو هێزێکی معنەوی بۆ هێزی پێشمەرگە لە شەڕی دژی تیرۆر لە خانقین تا دەگاتە شنگال قیادەی یان فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی هەرێمی کوردستانی کردووە لە ماوەی ڕابردوودا هێزی پێشمەرگە داستانی کۆبانێک کە ڕۆلی هەبووە لە ناردنی هێزی پێشمەرگە بۆ ئەو ناوچانە پرسە نەتەوایەتیەکان کە ئێستا بەڕێزیان تعبیری لێ دەکات پێم وانییە ئەمە پرسی نەتەوایی کۆتایی پێبێت چونکە ئێمە هەندە مەسائلی فەنی هەندە مەسائلی ئیداری دەبێت لە چوارچێوەی حکوومەتی هەرێمی کوردستان و سیاسەتی گشتی دادەن بەڵام پرسە نەتەوایەتیەکان پرسی چارەنووسازن جگە لەم خاڵە دەبێت ئاماژە بەوە بکەین کە سەرۆکی هەرێمی کوردستان و جەنابی سەرۆک بارزانی وەکو مەسعود بارزانی ئێستا وەکو هاوڵاتیەکی ئەم کوردستانە پشت و پەنای هەرە گەورەی پێکاتەکانی کوردستان بووە و جۆرێک لە دڵنەوایی و جۆرێک لە ئەتمیئنانی داوەتە پێکاتەکانی کوردستان بۆەوەی کە پشتیانی گرتووە و بە بەردەوام لە هەموو قۆناغەکان چ لە نووسینەوەی دەستور بێت و چ لە تەنانەت ئەو وەسیقەی بڵێن زەماناتی پێکاتەکان کە پێش ڕێفراندۆم دەرچوو ڕۆلی جەنابی سەرۆک زۆر گرنگ بوو لەوەی کە پێویستە هەموو زەمانەتێکیان پێ بدرێت بەوەی کە هەز بکەن هاوڵاتی کوردستانن ئێمە دەمانەوێت کوردستانێک بنیاد بنێن کە لە چوارچێوەی هاوڵاتی بوون بێت نەک لە چوارچێوەیەکی نەتەوایەتی بەرتەسک ئەم نەزعی قەومیە کە ئێمە پێ دەڵێن ئەمە نە نەزعەیەکی قەومی توندڕە و عنسوریە بەڵکو ئەمە هەڵگری پەیامێکی زۆر فراوانە نەک تەنها لە باشووری کوردستان بەڵکو
پەلداوێشتا ڕۆژئاوای کوردستان، ڕۆژهەڵاتی کوردستان، باکووری کوردستان پەیامێکە کە هەموو گەلی کوردستانی بەیەکەوە گرێداوە بەڕاستی ئێمە دەبێت ئێمە لەو چوارچێوەیە سەیری گەورەی جەنابی سەرۆک بکەین لە ڕۆلی ئیداری نییە بەڵکو لە ڕۆلی مێژووی گەلی کوردستانە کە ئێستا ئێمە کاری لەسەر دەکەین. کەواتە کاک ناوڕاستەوە کە نووسەرێک سەرنجی تو چییە؟ لەماو دا پێویستە سەرۆک بارزانی چون تەعامە لە گەلەوەقایەکە بکە. ئەنی لە هەموو پارچەکانی کوردستان بە پێی بەدووادا چوونی ڕۆژنامەنووسی ئێمە لە کوردستان 24 خەڵک تاکێ سەرکردە کە خەڵک ومێدی پێ لە گۆڕەپانی سیاسی کوردستانیشە لەسەر ئاسی نێودەوڵەتی لە مەحافلی دیبلۆماسیشی خەڵکەوە ناسێ کە واتە لە ئێستادا پێویستە ئەو چی بکە؟ بۆ دروستکردنی چەترێک کە هەموو لایەنە سیاسەکان بۆ چونە جیاوازەکان کوب بکاتەوە گۆتارێکی نەتەوەی یەکگرتو دروست بکات استراتیجێکی نەتەوەی دروست بکرێت. لە سەرەتا باسم کردوتم باسی ڕۆڵی حکوومەت و باسی هێزە سیاسیەکان ئەنجومەنێکی سیاسی ئێمە چی ناو ئەنێن شتێک دروست بکرێ طبعی لە مستەوای سەرکردایەتی حیزبەکان و حتمما یعنی ئەو سەرکردایەتی پێشڕەوایەتی ئەوە ئەکات یعنی ئەوە یەکێکە لە ئەرکەکانی کە ئەمڕۆ وەکو وەک بەشێک لەو ئەرکە سیاسی کە لە سەرشانیەتی ئەبێ یەکێک لەو ئەرکانی کە ئەوەیە فعلەن کە بتوانن ئەو دەورە ببینێ من ئەوە ئەبینم یانی وەکو پێشنیارێک جەنابی ئەتوانێ ئەو ئەنجومەنی ناو ئەنێن چی ناو ئەنێن ناو بنێنێنی شتێک دروستکەن سەرکردایەتیەکی شتێکیان دروست کرد دوای ڕفراندۆم سەرکردایەتی سیاسی کوردستان کە بۆ جێ هەندێک مناقەشە و ملاحەزاتی لەسەر بوو بەس ئەتوانن شتێکی تر بەسیغەیەکی تر لە مستەوایەکی گەورەترە دروستی بکەن کە بەرنمەیەک دابنێن بۆ تێپەڕانی و قۆناغی کەواتە ئەمە ئەبێتە هۆیەک کە سەرۆک بارزانی بتوانێت زیاتر جەنابی سەرۆک ئێستا دەستکراوەتر ئەبێ لە هەندێ بابەتە یعنی جاران بە گوێرەی پێگەی فەرمیەکەی کە هەبوو ڕنگ بێ هەندێک شتی لەسەر بۆ یعنی مەوانی حەبوو بێ بەڵام ئێستا دەستکراوەتر ئەبێت. دکتۆرێکە لە دو سەرنجی تو وەرگرم سەرۆک بارزانی وت کە من سەرۆکی هەرێ بوومە وەزیفەیەکە بەڵام من پێشمەرگەمە وەکو پێشمەرگەش دەمێنمەوە وتی ئێمە دەبێت پێکەوە هەوڵ بدەین بۆ ئەوەی کە مافەکانی خەڵکی کوردستان دەستە بەرکەن بەڵام ئەمە چوون بە سەرنجی تو. بە سەرنجی من جەنابی سەرۆک ئاماژەی بە شتێک کرد کە ئێمە لەگەڵ گەلی عێراقا گرفتێکمان نییە تەنانەت لەگەڵ گەلانی ناوچەکەش گرفتێکمان نییە ئەوانە برای ئێمن و ئەو کێشەی کە ئێمە هەمانە لەگەڵ عقلیەتی حکومڕانیە. بە پێچەوانەوە لێرە جەنابی سەرۆک طبعاً ئەرکێکی زیاتری ئەبێت لەمڕۆ بەدواوە ئەویش ئەوەیە کە کارەکانی چڕ دەکاتەوە لە بەهێزکردنی حزبی سیاسی خۆی کە پارتی دیموکراتی کوردستانە ئەو سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانە و لە هەمان کاتە کار بکرێت بۆ نۆژەنکردنەوەی یا داڕشتنی بەڵام پێتوانە وەکو سەرکردەیەکی کاریزمی نیشتیمانی ڕۆڵەکەی زۆر لەوە گەورەترە کە خۆی بە کاروباری حزبەکەیەوە خەریبکە دەبێت بە کاروباری نەتەوەیەکەوە ئەو حزبە 38 ئەندام پەرلەمانی بە ساڵ لە 170 دەنگی خەڵکی کوردستانی هێنا ئەو کەسایەتیە با بڵێن لە 170 دەنگی کوردستانی هێناوە مەرجەعێکی گەورەیە کار دەکات بۆ ئەوەی کە پێشمەرگەیەک ڕیز بێت کە ئێمە پێویستمان پێێتی کار دەکات بۆ ئەوەی ئەو نەشازە ئەو دەنگانەی کە نەشازن لە ناو با بڵێن ڕەوتی سیاسی هەرێمی کوردستان یەکگرتوو بکاتەوە بەو پێی کە بە وەکو چۆنەڵێت تەباییەک دروست بکات لە نێوان ئەحزابە جیاجیەکان لە هەرێمی کوردستان بەو پێی کە ببێت بە مەرجەعێکش بۆ ئەوان. دکتۆر زۆر سپاس دکتۆر عەبدولحەکیم خەسرۆ توێژەری سیاسی و مامۆستای زانکۆوەرەوە دکتۆر سامان سۆرانی ڕاوێژکاری سیاسی لە فەرمانگەی پەیوەندیەکانی دەرەوەی حکوومەتی هەرێم کاک ناوڕۆس ڕەشید نووسەر لە گەلێمە بوون بۆ ئەم ڕۆماڵە تایبەتە بەڵێ بەرزان ئێمە بێگومان لە کوردستان 24 بەردەوامە بین لەسەر ڕۆماڵی خۆمان ئێستا بەدەیان هزار کوردستانی لە شارعەکانن لە جادەکانن وەکو کاردانەوەیان لەسەر پەیامی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ئێمە بەردەوام بۆ دەگوازینەوە.